فرانکلین بنجامین نووسەر و داهێنەرە مێژوویەکە. فرانکلین بنجامین لە ساڵی 1906 لە ویلایەتی بۆستن لەدایک بووە. هەر لە منداڵیەوە کەسایەتیەکی زیرەک و لێهاتوو بوو. کاتێک تەمەنی دەگاتە 10 ساڵ فرانکلین یارمەتی باوکی دەدات لە دروستکردنی سابوون و مۆم. دواتر دەچێتە چاپخانەی برا گەورەکەی، دەست بەکار دەبێت. هەر لەوێش ڕێگەی نووسین و لێکۆڵینەوە دەگرێتە بەر. فرانکلین بەوە ناسرا بوو کە مەلەوانێکی زۆر لێهاتوو بووە. یەکێک لە بەناوبانگترین سەرکێشیەکانی دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی کە سەردانی ئینگلتەرا دەکات. لەوێ لە ناو ڕووباری تایمزدا 3 میل مەلە دەکات. بەو شێوەیەش ناوبانگێکی باش پەیدا دەکات. ناوی لە لیستی یەکێک لە مەلەوانە لێهاتوویەکاندا تۆمار دەکرێت. جێگەی سەرنجە فرانکلین لە تەمەنی 16 ساڵیەوە دەست دەکات بە نووسینی وتار و بڵاوکراوە سیاسیەکانیشی لەگەڵدا دادەنێت. بەڵام دڵنیا بوو لەوەی کە براکەی هەرگیز نووسراوەکانی بڵاو ناکاتەوە و یە ناچار دەبێت کە نووسراوەکانی لەژێر ناوی ژنێکدا بڵاو بکاتەوە. دوای 6 مانگ ئەو ژنە ئیتر دیار نامێنێت. ئەوەش دەبێتە جێگەی پرسیاری براکەی و یە بڕیار دەدات لێکۆڵینەوەی لەسەر بکات و دواتر بۆی دەردەکەوێت کە ئەو نووسراوانە هی فرانکلینە و لەژێر ناوی ئەو ژنە بڵاوی کردووەتەوە. بەمەش ناکۆکی لە نێوانیاندا دروست دەبێت. بەو هۆیەوە فرانکلین بڕیار دەدات کە چاپخانە و شارەکەشی بەجێ بهێڵێ و بەرەو فیلادلفیا کۆچ بکات. لە فیلادلفیا لە ساڵی 1929 دەتوانێت چاپخانەیەکی گرنگی ئەو سەردەمە بە ناوی پانسیلڤانیا گازێت بکرێت. هەروەها لە تەمەنی 21 ساڵیدا فرانکلین هەڵدەستێت بە دروستکردنی گروپێکی گفتوگۆیی کە لە 12 ئەندام پێگاتە بوو و ناوی لێ نابوو جۆن ئۆتۆ. هەفتەی جارێک کۆ دەبوونەوە. مەرجی ئەندابوون لەو گروپەوە بوو کە دەبێت کار لە هەموو بوارەکانی وەک فەلسەفە و سیاسی و ڕەوشتی و کۆمەڵایەتی بکەیت. لە ساڵی 1931 توانیان پێکەوە پەرتووکخانەیەکی گەورە بە ناوی پەرتووکخانەی فیلادلفیادا بمەزرێنن. ئەوەش بوو بە گەورەترین پەرتووکخانەی گشتی تا پەنجاکانی سەدەی 19هەمیش هەر بەو شێوەیە مایەوە. یەکێکی تر لە بەناوبانگترین داهێنانەکانی بنجامین بەریتی بوو لە گردان. ئەوەش دواتر بوو بە بەربڵاوترین ڕێگەی خۆگەرمکردنەوە لە ئەمریکا. هەروەها یەکەم کەس بوو کە وشەی ئێلکتریک سیتی داهێناوە و وەڕوونی کردووەتەوە کە گڵۆپیش گوزارشتە لە کارەبا. جگەلەوانەش لێکۆڵینەوەی لەسەر کارەبا ئەنجام داوە لە ماوەی شۆڕشی پیشەسازیدا. شایانی باسە فرانکلین لە ساڵی 1951 نووسراوێکی پێشکەش بە کۆمەڵەی پەنسیلڤانیا کرد بۆ دروستکردنی نەخۆشخانەیەک بۆ چاودێریکردنی کەسانی هەژار. بەڵام داواکەی ڕەت دەکرێتەوە و یە بڕیار دەدات کە بەشێک لە پارەکانی بۆ ئەو کارە ببەخشێت بۆ ئەوەی کۆمەڵەکەی ڕازی بکات کە ئەوانیش بەشەکەی تری پارەکە بدەن. بەو شێوەیە دەتوانێت ڕازیان بکات. ئەو کارەش دەبێتە یەکێک لە بەناوبانگترین دەستپێشخەریە سیاسیەکانی. فرانکلین منداڵەکەی بەوەی نەخۆشی ئاوڵەوە لەدەست دەدات. وەیە هەمیشە یەکێک بۆ لەو کەسانەی پشگیری لە کوتان کردووە. جگەلەوەش هەستا بەدانانی سندوقێکی خێرخوازی بۆ ئەوانەی کە نەیان دەتوانی ئەو پارەیە بدەن. داهێنانەکانی فرانکلین هیچ سنووری نەبوو. تەنانەت لە بواری میوزیکیشدا داهێنانی هەبوو. ئامێرێکی میوزیکی داهێنا بە ناوی گلاس ئارمۆنیکە. هەروەها لە بواری سیاسیشدا فرانکلین ئەستا بە ئەنجامدانی کارێکی دیبلۆماسی لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی سیاسی ڕێک دەکەوێت. بەڵگەنامەیەک ڕادەگەێنێت کە باز لە سەربەخۆیی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات کە لەو کاتەدا لەژێر دەستی بەریتانیادا بووە. ئەوەی شایانی باسە ئەوەیە کە بنجامین دەستی هەبووە لە داهێنانی کاتژمێر. هەروەها ڕاستە ئەو داهێنانی لە هیچ کامیاندا نەکردووە، بەڵام هەوڵی داوە بیرۆکەکان بەرەو پێشەوە ببات. ئەوەش لە ساڵی 1984دا بوو. لەو کاتی بەیانیان بەوەی تیشکی خۆرەوە کاتژمێر 6 بەیانی بەخەبەر دەهات. جێگەی سەرنجە کە یەکێک بووە لەو کەسانەی باسی لە داهێنانی کاتژمێری وەرزی کردووە. بەڵام بیرۆکەکەی تا دوای جەنگی یەکەمی جیهانی جێبەجێ ناکرێت. دواتریش لەلایەن ئەڵمانیا و بەریتانیاوە جێبەجێ دەکرێت. پێشمردنیشی چاویلکەی دوو هاوێنەی دادەهێنێت. فرانکلین لە ساڵی 1990 کۆچی دوایی دەکات. دواتر ئەمریکا وەک ڕێزێک بۆ گەورەی ئەو داهێنەرە لە ساڵی 1940 وێنەکەی دەخاتە سەر $100 ئەمریکی.